بابەت یادەشنامە ئێمە وەکو سەرجەم عەریزەنووس و فۆتۆکۆپی وێنەگرانی سەر بە هەر چوار پارێزگای هەرێمی کوردستان سەرنج و تێبینی و ناڕەزایی خۆمان بۆ ئەو گرێبەستەی لە نێوان وەزارەتی دات و کۆمپانیای HR ئەنجام دراوە هەیە سەبارەت بە سیستمکردنی ئەلکترۆنی مامەڵەی فەرمانگەی دادنووسەکانی هەرێمی کوردستان چونکە مافی ئێمەیان پێشێ کردووە ئێمە وەکو عەریزەنووسەکانی هەرێمی کوردستان هیچ کات لاریمان نییە لەوەی کە کارەکانمان بکرێ بە سیستمی ئەلکترۆنی و دژی پێشکەوتن نین و لە شێوەیەک لە شێوەکان پیرۆزبایی لە کارێکی وها دەکەین کە بێتە هۆی ئاسانکاری و خێراییکردنی و ڕایکردنی مامەڵەکانی هەرێم هاوڵاتیان بەڵام بەو ئالێتەنا کە ئێستا دەیانەوێت جێبەجێ بکەین لەبەر ئەم هۆکارانە یەک بە تەواوەتی دژی یاسای کارپێکراوی عێراقی کوتاب العەرایەتی ژمارە 135 ساڵی 1970 قانونی عێراقی کە دەبێت عەریزەنووس ڕاستەوخۆ پەیوەست بێت بە فەرمانی لایەنی حکومی و دادوەرە بەڕێزەکان بەڵام لێرەدا بەپێی ئەم سیستمە کە دانراوە عەریزەنووسەکان دەبن بە کارمەند لە کۆمپانیا کە ئەمەش دژی ئەو بڕگەیە لە یاسای قانونی عێراقی بۆیە دەبێت داواکاری گشتی و پەرلەمان و سەندیگای پارێزان بە زووترین کات بێنە سەرکات خاڵی دووەم لە وڵاتان و لە جیهاندا سیستمی ئەلکترۆنی بۆ نەهێشتنی ڕۆتیناتە و بۆ کار ئاسانکردنی کاروباری هاوڵاتیانە بەڵام لێرەدا هەمان ڕۆتیناتەکەی پێشووە وەکو سەردانکردنی هاوڵاتیان بۆ فەرمانگە و سەرەگرتن و بوونی وەرەقە واتە هارد کۆپی وەکو پێشوو و نەبوونی بە سۆفت کۆپی کە ئەمە بنەمایەکی سەرەکی سیستمی ئەلکترۆنیە واتە ئەمەش بەرگێکە بە ناوی ئەلکترۆنیەوە کرا و لە ناوەڕۆکدا هیچ فەرقێکی نییە لەمەی ئێستادا زیادبوونی بڕی تێچووە مەخاڵێکی کەیە کە زیادبوونی بڕی تێچووی مامەڵەی هاوڵاتیانە کە لە ئێستادا تەنها 2500 لە هەموو کوردستان بەڵام کە ئەدرێ بە کۆمپانیا ئەبێ بە 20 بۆ 25,000 کە ئەمەش دەبێتە بارگرانی لەسەر هاوڵاتیان یەکێکە لە بنەماکانی بوونی بە ئەلکترۆنی ئەوەیە کە ئامانجی ئەوەیە کە شەفافیت لە حکوومەتە لە کایەکانی دەسەڵاتە دروست بێ بەڵام بەداخەوە گرێبەستی نێوان ئەم کۆمپانیای لەگەڵ حکوومەتە هیچ ڕوو نییە و داوامان کردووە گرێبەستەکە بۆ ڕای گشتی ئەعلام بکرێت کە ئەمەیەکێکە لە خاڵە گرنگەکان کە ئاخۆ ئەم گرێبەستە بە تەندرین دراوە بەم کۆمپانیای یاخۆت بێتەندنی زیادکردنی ئاشکرا خاڵێکی تر ئەوەیە کە پێشێلکردنی مافی سەرجەم عەریزەنووسەکان و فۆتۆکۆپیەکانە بەوەی کە هەنێکمان هەیە 20 ساڵە خزمەتی هەیە واتە 20 ساڵە لێرە کار دەکات بەڵام کۆمپانیا هاتووە بە 450,000 بۆ 500,000 دەوێت خزمەتی 20 ساڵی هەر یەکێکمان بکات بە پێوەرێک بە 400 بۆ 500,000 کە هیچ خزمەتێک لە هیچ دنیایەک نییە کە 20 ساڵ خزمەت هەبێ بکرێت بە 450,000 خاڵێکی ئەوەیە کەوتمان زەرمەندی یەکەم ئێمە نین بەڵکو هاوڵاتیانە کە چونکە نرخی هەر مامەڵەیەک ئەبێ بە 25,000 دینار بەبێ وەسوڵاتی هەنێک شتیکە بۆیە ئێمە لای خۆمانەوە لە مافی خۆمان خۆش نابن هەموو ڕێگەیەک دەگرینە بەر هەموو ڕێگەیەکی مەدەنی و داواکانی لە داواکاری گشتی و پەرلەمان و لایەنی پەیوەندیدار زوو بە زووی بێنە سەرخەت بۆ ڕاگرتنی ئەم کارە و داواکاری ئێمە بەم شێوەیە یەکەم وەزیری نوێی داد لە کابینەی نوێ پێویستە داوای لێ دەکەین بەم بڕیاردە بچێتەوە بە زوریکان هەڵی وەشێنێتەوە خاڵی دووەم پێویستە وەزیری داد بۆ بە ئەلکترۆنیکردنی ئەم سیستەمە هەر هیچ نەبێ هاوشێوەی سیستمی ئەلکترۆنیکردنی دادگای سلێمانی و تاپۆ ڕەشاو بکرێت کە لەوێدا کراوە بە سیستمی ئەلکترۆنی بەڵام نەبووە بارگرانی لەسەر هاوڵاتیان بە جۆرێک کە هەر مامەڵەیەک لەو دوو شوێنی کە باسمان کرد بۆ بە 4,000 دینار و نەدراوە بە کۆمپانیا و سیستمەکە ئەلکترۆنیە ئێستا خێرەوە ئێرە ئەدرێ بە کۆمپانیا و ئەکرێ بە سیستمی ئەلکترۆنی بەڵام بڕی تێچوونەکەی بێ بە 25,000 وەڕەچاوکردنی بار و گوزەرانی هاوڵاتیان و عەریزەنووسەکان بکرێت چونکە زۆربەمان دەرچووی زانکۆین و پلەی زانستیمان بەرزە خاڵێکی خۆشمان ئەوەیە کە ئێمە وەکو تەرحێکەکەینە بەردەم حکوومەت ئەوەی خۆمان دەتوانین سیستمەکە بکەین بە ئەلکترۆنی بەو نرخ کەمتر بەو نرخی کە کۆمپانیا ئەیکات و ئامادەی نیوەی بڕی ئەو نرخەش کە ئێمە دای ئەنین بین بە خەسخانەی هیوا و نەخۆشخانەی نانەکەری لە هەولێر زۆر سپاس عەلی نوێنەری هەموو عەلی عەباس نوێنەری هەموو عەریزەنووسەکانی هەموو فۆتۆکۆپیانی هەموو هەرێمی کوردستان و وێنەیەکیشمان ناردووە بۆ داواکاری گشتی